سەرهەڵداوانی پارتی کرێکارانی کوردستان ناسراو بە پەکەکە ئەوەی تورکیا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها یەکێتی ئەوروپا بە تێرۆریستانی لە قەڵەم دەدەن ئەو گریلایانە لە چیای قەندیلی هاوسنووری عێراق مەشقوڕاهێنان دەکەن. رادیۆی دەنگی ئەمریکا ئەم وێنە دانسقانی لە خۆرهەڵاتی تورکیا دەستکەوتووە. پارتی کرێکارانی کوردستان یان پەکەکە لە پێناو بەدەستهێنانی سربەخۆیی جەنگێکی 27 ساڵی لە دژی دەوڵەتی تورکیا کردووە و عەبدوڵڵا ئۆجلانی ڕابەری بەندکراوی پەکەکە هوشیاری ئەوەی داوە کە ئەگەر حکومەتی تورکیا هەتا 15 ئەم مانگە دەست بە دانوستاندن نەکات ئەوە چەکدارانی پەکەکە دەست بە شەڕ دەکەنەوە. لە میانەی ئەم 27 ساڵی جەنگدا تا ئێستا پتر لە 40,000 کەس گیانیان لەدەستداوە و زۆربەیان کەسانی سیڤلن. ئەم جەنگە مەسەلەیەکی گرنگە و هێشتا باڵی بەسەر سیاسەتی تورکیادا کێشاوە. دوابەدوای هەڵبژاردننی ڕۆژی یەکشەممەی ڕابردوو حیزبەکانی سەر بە کوردەکان ئاهەنگ دەگێڕن بەهۆی زیادبوونی ژمارەی ئەندامانی پەرلەمانیان بۆ 36 ئەندام. ئەو کارەی مەسەلەی کورد دەباتە سەرەوەی ڕیزبەندی کارنامەی پەرلەمانی تورکیا. سەیری سورەیە ئوندەر ئەندامێکی هەڵبژێردراوی نوێ کە فیلمسازێکی ناودارە لە ئەستەمبول دەڵێت ulusal demokratik kimliklerine dönük bir talep geliştirirlerse hemen teröristlikle suçlanıyorlar. Evet, silahlı bir çatışma olduğu doğrudur. Evet, kişisel olarak ben bu savaşın sürmesine son derece karşıyım. Evet, ben bunu sadece حکومت هەر کەسێک سەر بە بزوتنەوەی ئازادیخوازی کورد بی بە تێرۆریست ناوی دەبات. من خۆم بە تایبەت دژ بە کوشتن و دژ بە شەڕم و هەز دەکەم ڕابوەستێت. هەردوو لە ئەوی ڕابوەستن و چارەسەریەکی ئاشتیانە بدوزنەوە. سەیری سورەیە ئوندەر دەڵێت مەسەلەی زمان کرۆکی ئەو جەنگەیە بۆ ئۆتۆنۆمی. Mesela ana dilde eğitim hakkını kabul etmekten yana değiller. Kesin bir dille reddediyorlar. Bunun ülkeyi böleceğini düşünüyorlar. Böyle bir anlayış 100 tane televizyon... ئەوەی کە ئێمە ئەمانەوەی خوێندن و فێرکردن بە زمانی خۆمان، خوێندن بە زمانی دایکیمان. ئەگەر خوێندن و فێرکردن بە زمانی دایکیمان نەبێت، تواننەوەیش نابێت. لە شاری دیاربەکر ئاهەنگەکانی خۆشی توندوتیژی لێکەوتەوە لە نێوان خۆپیشاندەرانی کورد و پۆلیسدا. ئەو کارەی باوە و دیمەنی هەفتانەیە لەو شارانە ئارامەی خۆرهەڵاتی تورکیا. ئەم گرتە ڤیدیۆیانە لە دەمێکی پێشوەختی ئەم ساڵدا لە دیاربەکر تۆمارکران. هەڵمەتگێڕانی کوردی بۆ مافەکانی مرۆڤ دەسەڵاتدارانی تورکی بە پێشێلکاری تۆمەتبار دەکەن و هەروەها دەڵێن چالاکوانانی بواری قانون دەکەنە ئامانج. پرۆفیسۆر فەرهاد کەنئەل کۆمەڵناس دەڵێت مەسەلەی کوردی لە چەقی ناسنامەی تورکیادایە. We are Turks from the primary school, etc. The socialization process is based on the homogeneity of the society, on the laicity of the society, etc. We take rupture. بیخەبەر چاوی خۆت کە هەموو نەوەکان هەر لە خوێنگای سەرەتاییەوە وا فێرکراوین کەیمە تورکین. پرۆسەی دروستبوونی کۆمەڵایەتی لەسەر بەناغەی هاوتەخبوونی کۆمەڵایەتیە لە دابڕان لە دیدوبووچوونی ئیمپراتۆری عوسمانی. جاگەلی کورد و پێشانیدا ئەوە کاری نەکرد وەگەلی کورد ئەیەوێ وەکو خۆی ببینێتەوە. And Kurdish people want to be as they are. ڕەجەب تەیب ئەردوغانی سەرۆکوەزیرانی براوەی هەڵبژاردننی ڕۆژی یەکشەممەی ڕابردوو ئیدعا دەکات حیزبەکەی ئەکەپا حیزبی دەسەڵاتدار هەنووکە چەندان لە داواکاریەکانی کوردیان جێبەجێ کردووە و دەشڵێت حیزبەکەی دان بە گۆڕانکاری لە دەستوورێکی نوێدا دەنێت. Katılımcı, özgürlükçü bir anayasayı hep birlikte yapacağız. Bu anayasada ئێمە دەستوورێکی سڤیلی ئازاد دەنووسین کە هەموو بەشەکانی کۆمەلگا بگرێتەوە. هەموو کەسێک لەم دەستوورەدا خۆی دەبینێتەوە، ڕۆژهەڵات خۆی دەبینێتەوە و هەروەها ڕۆژاوە. herkes kendisini bulacak. Doğu kendisini bulacak. Batı kendisini bulacak. بەڕێز ئەردوغان هیوا دەخوازێت ئەو هەست و سۆزە ئاشتی خوازانەیە بەس بن بۆ هێورکردنەوەی دڵڕاوچەی ڕوو لە هەڵچووی نێوان کوردەکان. لەو دەمەی وا ئێستا ڕاپەڕینی عەرەبی لە نێو سووریای هاوسەی تورکیادایە، هەر بۆیە ڕابەرایەتی تورکی پێویستی بە وەبیرهێنەرەوە نییە لەمەڕ مەترسیەکانی دەستکردنەوە بە شەڕ.